دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکانە بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەمە یەکەمین بانگەشی هەڵبژاردننی بوو لە دوای دیبیتەکەی لەگەڵ جۆ بایدنە. چەنە دیبیتەکە کاردانەوەی خراپی بە دوای خۆی داهێناوە، ڕخنی زۆری لێ گیراوە چ لە بایدن ترامپی دیبیتەکە بەڵێ لە دۆناڵد ترامپیشەوە بە شێوێکی خەمناکیان بۆ ئەمریکا ناو بردووە شەوەی دیبیتەکەی تیادا بەڕێوە چووە چاوەڕێکرێت دیبێتێکی دیکە کرێت بێگومان لە ماجیدا ئەم پرسە ئەنجامی دیبیتەکە دیبیتی داهاتوو ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی لە فلۆریدا و لەگەڵماندایە. بەڕێز حرب سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. هۆکار چییە ڕەخنەیەکی زۆر لە دیبیتەکەی دۆناڵد ترامپ و جۆ بایدن گیراوە، هەندێک ڕۆژنامە بە شێوێکی خەمناک بۆ ئەمریکیەکان بە ناویان بردو. هۆکارەکەی چییە بۆ دیبیتێکی خراپ بوو؟ سەرەتا سپاس بۆ بانگهێشتکردنم، سڵاو لە بینەرانتان. بڕام وایە ئەوەی کە ڕوویدا شەوی ڕابردوو لەو دیبەیتە دەریخست توانای و دۆخی هێزری و سەرۆک بایدن کە ناتوانێت کارەکان و پەیامی خۆی بۆ خەڵکی ئەمریکا بەجێ بگەێنێت. چەندین جار ون ببوو ئەو شانەی بەکاری دەهێنا نەیدەزانێت چ بڵێت، بیری خۆی بە باشی لەسەر بابەتەکان جێگیر نەدەکرد، سەرنجی نەمابوو. ئەمریکا هێزێکی زەبەلاحە، پێویستی بە سەرۆکێکی بەهێزە تا لە بری خەڵکی ئەمریکا دانوستان بکات لە ناوخۆ و لەسەر ستەیجی جیهانیش. لەو دۆخە وا دەرنەکەوت کە بایدن ئامادە بێت جارێکی دیکە بۆ 4 ساڵ ئەمریکا بەڕێوە بێت و سەرۆکی ئەمریکا بێت لە بەراورد بە دۆناڵد ترامپ کە کاریزمایەکی باشی هەبوو، زۆر بە باشی قسەی دەکرد لەبارەی بابەتەکان، وا دەرکەوت ئەو توانایی هەیە دانوستان بکات لەسەر ستەیجی جیهانی لەگەڵ سەرکردە جیهانیەکان لە بری خەڵکی ئەمریکا. برێز هەر زمانێک و دیبیتێ داهات کارانین وەکی زمانێکی ئێریشکار، وەکی زمانێکی نەباش تێ بنافکردن زمانی سیاسەتی لە ئەمریکا تێگو هەرتن گەلو. زمانەکە ئەوەی سەرۆک بایدن بەکاری هێنا لە دژی ڕکابەرەکەی کە پێی گوتووە درۆزنە و چەندین شتی دیش بە شێوەیەکی مێژوویی بینیمان. پێشتریش سەرۆک بایدن سەرۆک ترامپ بەم شێوەیە قسەی کردوە، بەڵام سەرۆک ترامپ دوێنێ بەم شێوەیە بە شێوەیەکی هێرش بەرانە یاخود زمانێکی خراپی لە دژی بایدن بەکارنێناوە، تەنانەت وەڵامیشی نەداوە. بە سەرنجی خۆی هێشتەوە لەسەر ئەو بابەتانەی کە گرنگن یەک بەیەک وەڵامی دایەوە و یەک بەیەک وەڵامی دایەوە و تاوەکو ڕوونکردنەوەی زیاتر بدات بە خەڵکی ئەمریکا کە استراتیژیەتی سیاسی خۆی چۆن دەبێت بۆ ئەمریکا و بەردەوام بێت لەو شوێنەی کە کۆتایی پێهات لە ساڵی 2020 لە بەرامبەر بایدن کە ئابووری ویلایەتەکانی ئەمریکای گەیاندۆ خراپترین دۆخ هەڵاوسان گەیشتۆتە لە 30 لە ماوەی 3 ساڵی حکومڕانیدا. چەندین جەنگ و ململانەی هەن لە ئەوروپا، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چین بووەتە ئاڵنگاری بەرامبەر بە تایوان. ئەمانە هەمووی گرنگن بۆ گەلی ئەمریکا، بەڵام گرنگترین شت بۆ خەڵکی ئەمریکا ئابووریە بەپلەیەک. بەپلە دوو کۆزبەری نایاساییە کە دێنە ئەمریکا بە لێشاو دێن و فشار دروست دەکەن لەسەر نەخۆشخانەکان، لەسەر قوتابخانەکان، لەسەر مادەی هۆشبەریش، تاوان لە شارەکان. ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر ژیانی ڕۆژانەی گەلی ئەمریکا. بڕوام وایە لەو شوێنەدا کە خەڵکی ئەمریکا متمانە
بە سەرۆک ترامپ دەکەن بەردەوام بێت لە استراتیژیەکەی خۆی لە سیاسەتەکانی خۆی کە لە 2017 دەستی پێکرد و دۆن متمانەشیان بە سەرۆک بایدن نییە. بەڵێ بەڕێز حرب بۆکەوەی کە بەڕێستان باستان کرد کە شڵەژان و لاوازیەک بە بایدنەوە دیارەوە لە ماوەی ڕابردوشدا لەو دۆخانی بەسەری هاتووە چەند جارێک ڕوبەڕووی ڕخنە بۆتەوە دۆناڵد ترامپیش ئەمەی کرۆتە چەکێک بەرامبەر بە جۆ بایدن کە کەسێکی لاواز و توانای سەرکردایەتیکردنی ئەمریکای نەماوە ینی دیموکراتەکان کەسی دیکەی نییە جگە لە جۆ بایدن کاندیدی بکات. ئەمە بابەتێکی زۆر ئاڵۆزە کەسێکی دیکە ئێستا لە شوێنی بایدندا بنین. ئێمە تەنیا 3 بۆ 4 مانگمان ماوە بۆ هەڵبژاردن. بەڕێز حرب بەسەکە منەوە بوو هەر لە سەرەتاوە لە جێگەی بایدن کەسێکی دیکە بووە. بەڵێ هەڵەیەکی گەورەیان کرد دیموکراتەکان هەڵەیەکی گەورەیان کرد کەسێکی دیکە ڕێگەیان پێ نەدا بێتە شوێنی بایدن لە هەڵبژاردنەکانی لە سەرەتادا دوو کاندید ویستیان خۆیان کاندید بکەن بەڵام دیموکراتەکان ڕێگەیان بۆ کاندیدانە نەدا لە بەرامبەردا کۆماریەکان 16 کاندیدیان هەبوو هەمویان خۆیان هەڵبژارد بەڵام لە بەرامبەر ترامپ شکستیان هێنا دیموکراتەکان ڕێگەیان نەدا خۆیان کاندید بکەن ئەو پشتیوانیان پێنەدان ئەو یەکێک لەوان لە دیموکراتەکان هاتە دەرەوە بووە کەسێکی سربەخۆ کە ڕۆبرت ئف کەنەدی جونیۆرە دەرفەتێک هەیە ڕێگەی پێ بدرێ بێتە شوێنی بایدن خۆی کاندید بکات چونکە تۆمار کراوە لە هەر 50 ویلایەتەکەی ئەمریکا ئەمەش ڕێگەی پێدەدرێت بچێتە هێڵی کۆتایی ئەمە ئەگەر دیموکراتەکان ڕێگە بە ڕۆبرت کەنەدی بدەن بێت و هەڵی بژێرن بێتە ناو دیموکراتەکان جارێکتر. بەێ برێز هەربیانێ ئەنجامی ئەف دیبیتە گۆر باوەریاتە کارگەریاوی چاوا لەسەر ڕایی گشتی ئەمریکا دەبێت چاوا لەسەر دەنگدەرێن ئەمریکا دەبە. لەبارەی دیموکراتەکان ئەوان ئێستا هەوڵ دەدەن ئەو گفتوگویانە دەست پێ بکەن کە سەرۆک بایدن بگۆڕن و شوێنگرەوەیەکی بۆ بدۆزنەوە بەڵام لە ویلایەتەکان یاسای جیاوازن هەندێک لە ویلایەتەکان ڕێگەی پێ نادەن بایدن بکشێندرێتەوە و ناوێکی دیکە بێتە شوێنی ئەمە کێشەیەکی یاساییە لێرە بەڵام لە زۆرینەی وڵاتەکە ترامپ ئەگەر براوە بێت لە کۆتاییدا ئەو هەردووکیان لە دژی یەکدی خۆیان کاندید بکەن دیموکراتەکان دەڵێن سەرەڕای هەموو ئەو کارانە من کەسێکی باشم دەتوانم نوێنەری ئەوێ بم سەرۆک ترامپیش دەڵێت نەخێر ئەو زۆر بەتەمەنە ناتوانێت لە بری خەڵکی ئەمریکا دانوستان بکات من ئەو کەسم من باشترینم من ئاشتیم هێنایەکایەوە لەو کاتێک کە سەرۆک بووم من هەڵاوسانم دابەزاند من ڕێکەوتنی ئاینە ئەبراهامیەکانم جێبەجێ کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من دەتوانم شەڕی ئۆکرانیا کۆتایی پێبێنم دەتوانم چین لە شوێنی خۆی دابنێم چەندین خاڵی باشی هەیە چونکە لە 2017 تا 2021 چەندین کاری ئەنجامدا لە بەرامبەردا بایدن دەبینین شکستی هێنا لە سیاسەتەکانی ناوخۆ و دەرەچیش. سپاس بۆتێ برێز تۆم هەرب ڕێبەبەری هەفتپەیمانی ئەمریکی یان و ڕۆژهەڵاتە ناوەڕاست بۆ دەموکراسی. سپاس.